أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون. وتا ببيرتان بكاتك بحر ما شق لبوتان وأنقوما نجات داو فرعون آل فرعون من غرق كرد لكاتك دا بتساوي خوتان دتان بيني. دیارە خوای گەورە باس لە ناز و نعمەتەکانی خۆی دەکات لەسەر بەنی ئیسرائیل تاوەکو ئەو ناز و نعمەتانیان لە بەرچاوی لە مقابلدا فەرمانی خوا جێبەجێ بکەن کە فەرمانی پێکردینە ئیمان بە موحەممەد المستەفا بینن صلی الله عليه وسلم. ئیتر ئەوەی کە مەبەستمانە لێرە خوای گەورە دەفەرمێ وأنتم تنظرون، واتە ئەنگۆ بە چاوی خۆتان دەتانبینی کە فیرعەون چی بەسەر هات. لە کاتێکدا ئەو فیرعەونە پێشترێ ئەو هەڕەشەی لە ئیمانداران دەکرد و دەیگوت وەلەئوصەلیبەنەکم فی جذوع النخل، واتە لەسەر قەدی دارخورما لە خاچتان دەدەم تاوەکو شیفای دڵی بێ بە ئازاردانی ئیمانداران و ببنە مایەی پەند وەرگرتن لە بۆ خەڵکانێکی تر. بەڵام و لەو ڕۆژەدا خوای گەورە سوبحانه وتعالى فیرعەون لەناو دەبا لە پێش چاوی ئیمانداران و تەماشای دەکەن کە هاواری لێ هەڵدەستی کەسیش بەهانای نایێ وأنتم تنظرون. ئیتر لە بۆی شیفای دڵیان بێ و بە چاوی خۆیان ببینن کە خوای گەورە چی بەسەر ئەو گەورە تاغوتە هینا. وەکو لە سوورەتی ئەتەوبەشدا خوای گەورە سوبحانه وتعالى کە باس لە نەسرەتی ئیمانداران دەکات لەسەر کافران دەفەرمی وینصركم عليهم ويشفي صدور قوم مؤمنين ويذهب غيظ قلوبهم. کەواتە خوای گەورە دەفەرمی کە ئیمانداران نەسرەت دەدا بەسەر کافران تاوەکو شیفای سینجی ئیمانداران بدا و هەروها ئەو تووڕەیەی لە ناو دڵیانە بەرامبەر بەو هەمووستەمەی لێیان کرایە نەمینێنە ناو دڵیان. کەواتە وەکو شێخ عەبدوڕەحمان بن ناصر السعدی لە تەفسیری ئەو ئاەتەی سوورەتی ئەتەوبەدا دەفەرمی کە خوای گەورە نەسرەتی ئیمانداران دەدا لەسەر کافران یەک لە مەقاسیدە شەرعیەکان ئەوەیە کە خوای گەورەوە بکاتەن شیفای دڵی ئیمانداران بدا کە ئەوەش بەڵگەیە لەسەر خۆشەویستی خوا لە بۆ ئیمانداران و هەروە گرنگیدان بە ئیمانداران هەتا حساب لە بۆ هەست و شعوریشیان دەکاتن. ئیتر ئیمانداران لای خوای گەورە قەدر و قیمەتیان هەیە. لێ وەکو لە حەدیثەکەی قودسی کە لە صحیح بوخاریدا هاتیە خوای گەورە دەفەرمێ من ئاذا لی وەلیەن فقد ئاذەنته بالحرب. هەر کەسێک ئازاری دۆستێکی من بدا ئیعلانی حربی لەسەر دەکەم. ئیتر وا وەیلالۆ ئەو کەسێک کە خوای گەورە ئیعلانی حربی لەسەر بکات.